والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. براني بريس وشكاني عزيز، لم رويا باسيكي مشكليك عصركين كخواردني خلقيني باسي مشكليك كين كزور لخلقان بيوي جيرودن زور بارو زور علاجي تأثر فكري زور حولي بو أخريتا كر كومالي دكتور مختصة بن بمبوارا زور جار بيس بعمليات وبنشترقري وببنج وبشتي قرستري شكا بحمو مضاعفات كانيو أزام باسي شيكم هيش حالين باسي قلويك سبحان الله أعوذ بالله من القلوي براستي قلوي بو خوي مشكليك وبلايك خوي قرب هناماني ليبا بلام وما أدراك ما القلوي شو زاني قلوي تشيا تو بس جسمك لدرو بيني قلوة بلام نازاين لنا وشير ودا أما خواردنو زیادەی لاشەیە ساڕێژی کردووە هاتوتە ژێر پێستە و ئەم ورگ و ئەم غەز و بەزی بۆ داناوی بەڵێ زۆر لە پێخۆش نەبێ بڵێ خرپنی کردی بەڵام بەڕاستی کردو ئەڵێ ئەوەی زۆر بخوا زۆر ناشی سبحان الله یعنی کورد زۆر دەقیق بوون لە ئەڵفازەکانیان سی ئەم پەندە کوردیە جوانانەکە دیقەتیان ناوە ئاغایەک کە هەموو خواردنەکەی خواردووە بەرماوەیەکی بۆ نۆکەرەکانی بەجێهێشتووە ئاغاکە زوو مردووە دەوڵەمەنەکە زووتر مردووە بۆیە ئەم قەناعەتیان بۆ دروست بووە سێم تەجروبەیە کە بەبێ بەحث پێی گەیشتوون بەڵام منەم عەقڵ دیسانەوە ژێڕمەوە بۆ دینەکە بۆ سونەتەکە بۆ تێگەیشتن و فەهمیان لە ئیسلام کەوا حاڵی بوون خۆشەویستەکانم قەڵەوی زۆر بەڵای بدواوەیە زۆر مەشاکیلی بدواوەیە یعنی ساکەنە بچی بەزمەکانی قەڵەوی بخوێنیتەوە هەل لە شەکرەوە هەل لە زەختەوە کابرای ئەڵێ وەڵا کاک دکتۆر جان من جگەرم پیاوم تۆ نەخۆشە چییە وەڵا جگەرم چۆریتایە ئەم سەرەکی ئەو سەرەکی نا هەر قەڵەوێکەیە بەشێکی چەورێکە لە ژێر پێستانیشتووە بەشەکەی تری چۆ لەناو جگەرانیشتووە نەخۆشەکە لی بۆ بەخولیایەک ئەو نەپی بێزارە لە کاک دکتۆر جان ئێرە مێشێ خۆی ئازاریشی نیاوانیە بەس فەقیرە ئەو نە ئاڵۆزی بۆ دروست کردو شەی خەوی لێ ناکەوێت دەستی پێوەیەتی کابراڵە وەڵا کاک دکتۆر جان من سەوفانم هەیە هێشتا خۆ بەخوا تەمەنیشم چل نابێ ئەخر باوکی من زۆری لەبار کردووە ئەم ئەژنۆ بچکۆلانە ئەوەی تۆ هەڵناگرێکە کە خسووتەتە سەری ئەم ئەژنۆیە بۆ ئەمە دروست نەبووە ئەم جومگانە بۆ ئەمە دروست نەبوون ئەم فەقەراتە بۆ ئەمە دروست نەبووە لەبەرەوەی حاڵی بی لەمە زەبحە زەخت شەکرە تەسک بوونەوەکانی بۆری خوێن پرخە پرخ مشکلەکانی هەناسە مشکلی جڵتەی قاچ هی دڵ هی مێشک هەموو ئەمانە بەڕاستی خۆشەویستەکانم لە قەڵەبی ئەکەونەوە ئەمەش هەمووی چییە بەڵێ بەشێکی جینە بەشێکی کڕۆمۆسۆم و وراثەیە بەڵام بەشێکی تریشی پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە خواردنەوە هەیە کە زۆری نینە خۆشەکان ئەگرێتەوە زۆر خواردن خۆشەویستەکەم کەمترین شتیە بێتەوەی ئەو بێتاقەتی و ئەو کێشەی کە لە مەعیدەیە ڕووەدا لە توانزەگرەیە ڕووەدا لە ڕێخواڵەکانە ڕووەدا ئەزانی زۆر بین خەڵکانی ئێمە نەخۆشەکانی ئێمە کامڕۆ پێڵێن وەڵا قۆڵۆنە هەیە زێن بچە قۆڵۆنی هەیە چکە زۆرە خوا هەر کەسێ قۆڵۆنی هەر کەسی ئازاری هەیە تەکلیفی لە یەکەم 2 ڕۆژ با بە ڕۆژوو بێ لە مانکەیە 3 ڕۆژ بە ڕۆژوو بێ بزانە ئەو ڕۆژی کە بە ڕۆژوو بێ قۆڵۆنی هەیە بزانە غازاتی هەیە بزانە ئازاری هەیە بە تەکید نە بەڵام بۆ ئەمە ڕۆدا هەر خواردنەوە ئەنیشێتە ملی خواردن نازانێت دەربازێک بێت چۆن بێتە دەرەوە بۆی ئەم حاڵەتە بۆ نەخۆشەکە دروستە بێ خواردنیش هەتا مایەوە هەتا وەکو ترشەڵۆک دروستکە هەتا وەکو تەعفون دروستکە هەتا وەکو بەکتریای لەسەر بنیشێ زیاتر غازات دروستەکە و زیاتر نەخۆش بێتاقەتەکە و زیاتر لە مەزیسا ئیحراجێکە ئایا لە سەدەمی پێغەمبەری خوا سەڵ سەڵەم قەڵەوی دەرد بۆ یان دەرمان بووە دەرمان بووە خۆیان پێوە ڕاوەشانەوە وإذا رأيتهم تعجبك أجسامهم ما نشي بون منافقكان بون كبيني بانن إعجابي كان دبر ما شاء الله لو لشورا لو ما شاء الله لو قلي ما شاء الله لو غزو بزا بسيب زين بيغمري خاصة سلام معجب بو بمعنى فما إن خيركم قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم باشترين سردمي منا دواء وبدوانا دواء وبدوانا
جوان دي قد بن ثم يكون من بعدهم قوم يشهدون ولا يستشهدون ويخونون ولا يؤتمنون وينذرون ولا يوفون. دعاء فرمي دعاء قرني من دعاء سرديني من خلقي يكدي أمشتانا أكن كهموي عيب عارو لكيا لأخيرا فرمي ويظهر فيهم السمن. الله قلبي عن تعدارك پیغمبر خوا باسی کێکە باسی آخری زمانەکە ئەفەرمێ چی دەرەکەوێ قەڵەوی دەرەکەوێ. ئێستاکەنە با ئێمە هەموومانەوەکو کورد خۆمان بین لە قیاسی عالەمی بزانم کاممان لەو قیاسە دەرەچێ کە باڵا و وەزنمان لە ئاستێکایە کە بڵین ئەلحەمدولیلا قەڵەو نین. حەزەکەم بزانم زیاد لە سا هەفتامان overweight و obesین متفقن لەگەڵما لە سا هەفتامان ئەگەر نەڵم لە سا نەوەتمان قەڵە و زیادە وەزنمان هەیە. بۆ ئەمە ڕوویداوە دیارێکی گەل نیشانەکانی قیامەت کە پێغەمبەری خوا سەڵ سەلەم فەرمێ قەڵەویان تیا دەرەکەوێ. ئیمامی عومەر فەرمێ پەنا ئەگرم بەخوا کە لەوەی قەڵەو بن یاخود ورگتان هەبێ. پێغەمبەری خوا سەڵ باسی چیەکە؟ باسی قەڵەویەکە. ئیمامی عومەر باسی چیەکە؟ باسی بەطنەکە. خوای گەورە سنی وا دروست کردووە ئێسکی پێوەیە نایەڵێ گەورە بێ، حەوزی وا دروست کردووە ئێسکی پێوە نایەڵێ گەورە بێ، کاسەی سەری وا دروست کردووە ئێسکی پێوە نایەڵێ گەورە بێ. هیچ شوێنێکی ئینسان مەجالی کشانی نییە. تاکە شوێنە مەجالی کشانی هەیە کوێیە؟ بە زورگە، بەس بە پێشی شاکشێ بە دوایان ناکشێ چکە فەقەرات نایەڵێ. ئەمەش بۆ خۆی ئەزانن ئەمڕۆ ڕێژەی مردن ئینسانەکە بزانن چەندێک ریسک و مردن و خوتوڕەتی لە مردنەوە نزیکە. ئەزان کاتی خۆی ئەم چەوری قۆڵەیان ئەپێوە بۆی کە بزانن چەند چەوری لەسەر نیشتووە. ئیساکێنە ورگە پێون چەند ورگی گەورە بێ ئەو نزیکتی لە بردنەوە. خەتەرە بەڕاستی. بۆیە قەڵەوی جۆرێکە لە نەخۆشی ئەبێ ئاگامان لێی بێ. و عومەری کوڕی خەتابە فەرمێ خوای گەورە ڕقی لە ئینسانی قەڵەوە، ئەوەی کە بە خواردن با بڵین بە زوارخۆری خۆی قەڵەوە کاژا سەحابەشمان هەیە بۆ قەڵەو بووە. عایشا فەرمێ یەکەم بەڵا کە لەم ئوممەتە ڕوویدا دوای مردنی پێغەمبەرەکەی چییە؟ تێری بوو. سبحان الله. یەکەم بەڵا ڕۆم و فارس نەبوون؟ نە. منافقەکانیش نەبوون؟ نە. ئەهلی ڕیدەش نەبوون؟ نە. ئەی چی بوو؟ فەرمێ تێری بوو. دوای ئەوەی کە قەومەکە تێر بوون ئین القەومە لەما شەبیعەت بطونهم سەمینەت ئەبدانهم، کە ورگیان تێر بوو ئەنجا لاشەیان قەڵەو بوو. فەضەعفەت قولوبهم، ئەنجا فەضەعفەت قولوبهم یاخود دڵیان زەعیف بوو. کە ورگ گەورە بوو ئەنجا دڵ زەعیفە بێ، ئەنجا شەهوەت زاڵە بێ بەسەر دڵە. شتێکی لەمە خەتەرترتان پێ بڵم خۆشەویستەکانم. هەموو چرکەیەک هەموو چل هەموو ڕۆژێک با بڵین 3000 کەس ئینتیحارەکە. ڕقەمان ڕقم نییە. بەچی خەڵق و ئینتیحارەکە؟ ئەدی پێم بڵێن شێوازی ئینتیحارکردنەکان چین؟ دەمانچەیە؟ زەهرە؟ خۆشوتانە؟ چەقۆیە؟ بەس خراپترینی جۆری ئینتیحارتان پێ بڵێم کۆمەڵێ خەڵک هەیە بەدەم خۆیان ئینتیحارەکەن. چی مامۆسا بەدەمیان خۆیان ئینتیحارەکەن. یعنی مامۆسا قسە بە حکوومەت دەڵێن و حکوومەت یە ئەیان کوژێ؟ نا شتە خۆن و خۆیانی بەوردی و بە خاوی پێکوشن. ئەمە زۆر لە ئینتیحارەکانی تر گەورەتر و بەبەڵاتر و زیاترە، بەڵام کەس سوبحان الله باسی ناکە. زان خۆشەویستەکانم بۆیە زۆرخۆری لە خواردنە هەموو نەخۆشی و بەڵاکانی لاشە دروستەکە، حتا ئەگاتە بەردی گوچیلەش، حتا ئەگاتە تایفۆید و حومەی ماڵتەش. زۆربەی نەخۆشیەکانی ئینسان بۆ حاڵەتەوە ڕۆدا. بۆیە ئینسان بۆی کە خۆی لەمە پارێزێکی ئەگا خۆشەویستەکەم
تحملي هناك برسيبه إنا لله وإنا إليه راجعون تحملي هناك بخوا ناچار بێ چی بکە بەبێ چارێ لە مەعیدەیکە بۆ چکە مەعیدە ئەمر بە دڵ و بە مێشکێک کابێ بخۆی ئەم دەسەڵاتی بەسەر مەعیدەیان نییە بڵێ بێدەنگ بە ئەژان برسی دەکەم نیاڵم مانگێ نام بخۆی خەمە ڕەمەزانەوە خەمە یەک مەجا ئەوە حەزارە خەمە سەرە بڕۆ ناچارێ بچی بکە ناچارە بەیان باڵۆنێ بخاتە مەعیدەیەوە یان بایپاسی مەعیدەیکە یان قارسی مەعیدەی کالی بڕێبۆی کە هەسکاتێری خواردووە بەستخوا من نازانم ئینسانێک کە مەعیدی بچووکە کاتەوە بەردەوام هەست دەکات تێرە و بەردێ لەسەر ئێرانەیەتی بەردەوام هەست بە تێری و بە قەرقێ ناکات حەزی لە خواردن نییە چ چێژێ لە خواردن وەرەگرێ لە کاتێکا لە ڕۆژە کاتوانێ لە ژێمێک کاتوانێت چەند لقمەیە بخوا و مەعیدەی پێڵێ بەسە پێش ئەوەی مەعیدە و پێ بڵێ بەسە خۆ بڵێ بەسە با دڵ و با مێشکە پێ بڵێ بەسە خۆشەویستەکەم بۆیە ئەمڕۆ ئینسانەکان محاوەلاکەن خۆیان بەم شێوەیە لە بەڵای قەڵەوی بەدوورخن بەڵام زۆر لەمە ئاسانتر پێغەمبەری خوا و دینەکەمان فێری کردوین کە پێش ئەوەی کە تێر بین دەست بکێشینەوە و پێش ئەوەی کە قەڵەو بین فێر بین دڵمان بە مەعیدەمان بڵێ بەسە نەک بەقسە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته